هەرچەندە ئەو ماوەیی کە سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان دیاری کردووە بۆ ڕژێمی سووریا بۆ کشانەوەی پشخاڵەکانی چاودێری بە پێی ڕێکەوتنامەی سوچی لە کۆتایی نزیک دەبێتەوە. هێزەکانی ڕژێم و میلیشیا و پەیمانەکانی رووسیا بەردەوامن لەسەر هێرش بۆ سەر ئۆپۆزسیۆنی سووریا. لە سەرەتای ئەم مانگەوە تا ئێستا ستونە سەربازیەکانی تورکیا بۆ ناو خاکی سووریا بەردەوامە و بە پێی وتەی ئەردۆغان سوپای وڵاتەکەی هەر لە ساتێکدا ئامادەی ئۆپەراسیۆنی خۆی دەست پێ بکات. بە تایبەتی دوای سەرنەکەوتنی گفتوگۆیشاندا سەربازیەکانی تورکیا و رووسیا لە ئەنقەرە و مۆسکۆ تارمایی جەنگی نزیک کردوێتەوە. لەوەتەی رووسیا بە بیانووی جەنگی دژە تیرۆرەوە هاتۆتە ناو سووریا با سیاسەتی خافڵاندنی قۆناغ بە قۆناغ بە بێ جیاوازی هێرشی کردووەتە سەر نایارانی ڕژێمی بەشار ئەسەد. بە تایبەتیش لە هیچ تاوانێکی جەنگ لە دژی خەڵکی سڤیل و نەخۆشخانە و خوێندەنگە و مزگەوت و شوێنە گشتیەکان و ئەنجامدانی تاوانەکانی دژی مرۆڤایەتی خۆی نەپاراستووە. بۆی ئەوەی کە ئێستا کردوویەتە بیانووی هێرش کە گوایە لێدانی تیرۆریستانە جێگەی متمانەی کۆمەڵی نێودەوڵەتی نییە، چونکە ئەو تاوانانەی کە هێزی ئاسمانی رووسیا لە غوتەی خۆرەڵات و خۆراوای دیمەشق و دەرعا و قەلەمون و حەڵەب و حەما قوڵقاندی ئێستا شەر هەمان تاوان دووبارە دەکاتەوە و لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا نزیکەی 1 ملیۆن ئاوارەی چەندین جار لەم وەرزە سەختەی ساڵدا بەرەو سنوورەکانی تورکیا ئاوارە کردوتەوە. ئەوە لە کاتێکدا ڕێگەش با ڕێکخراوە نێودەوڵەتیەکان نادات کە بەهانای ئاوارەکانەوە بچن و گرنگی پاراستنیان نادات. لە دوایەوەی با یارمەتی رووسیا و هاوپەیمانانی ڕژێمی باسی سووریا نزیکەی 5 ملیۆن سووری ئاواری تورکیا کرد. ئەمجارە تورکیا ئاوارەکردنی 5 ملیۆنی تر با لێدانی ئاسایشی نەتەوەی خۆی دەزانێت. بۆیە جگەلەوەی کە لە سوچی بڕیاری لەسەر دراوە بە هیچ ڕێکەوتنێکی نوێ ڕازی نابێت. وایوا چاوەڕوان ناکرێت گفتوگۆکانی هەفتەی داهاتووی تارانیش بگەن ئەنجام، چونکە ڕووسەکانی ئامادەنین بگەڕێنەوە بۆ خاڵەکانی چاودێری پێشوو. چاودێران بڕوایان وایە تورکیا بۆ رووسیا لە ڕووی ئابووری و جیۆسیاسیەوە زۆر گرنگترە لە سووریا. بە تایبەتی تورکیا دووەمین هێزی ناتۆیە و تا ڕادەیەکی زۆر لە رووسیا نزیک بووبەوە. وا پێشبینی کراوە تا ساڵی 2023 قەبارەی بازرگانی نێوانیان بگاتە 100 ملیارد دۆلار. بەڵام رووسیا سوورە لەسەرەوەی کۆتایی بە دۆسەی شۆڕشی گەلی سووریا بێنێت. بۆیە گوشاری بۆ سەر تورکیا زیاد کردووە. بەڵام دوای پەیوەندیە تەلەفۆنیەکەی ترامپ لەگەڵ ئەردۆغان و بەڵێنی پشتیوانی لە تورکیا لە ئیدلیب دۆسیەکە ئاڵۆزتر بووە. پێگەی پەیمانی ناتۆ لە تویتەر بە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک ڕایگەیاند تورکیا ناتۆیە و ناتۆش تورکیایە. چاودێرانی ژە وتێ بە پەیامی ناتۆ ناو دەبن بۆ رووسیا. شارەزایان بڕوایان وایە ئەو ماوە زۆرەی ئەردۆغان دیاری کردووە بۆ گەڕانەوەی هێزەکانی ڕژێم بۆ پشت خاڵەکانی چاودێری بۆ ئەو بووە لە ڕێگەی دیالۆگەوە کێشەکە لەگەڵ رووسیادا چارەسەر بکات. بەڵام ناردنی هەزاران سەرباز و تانک و زرێپۆش و تەنانەت خستنە خوارەوەی فڕۆکەی ڕژێمی باس و رووسیاش پەیامی جددین بۆ ئەوەی کە ئەمجارە تورکیا لە داواکاریەکانی پاشەکشە ناکات، چونکە بابەتەکە پەیوەندی بە ئاسایشی نەتەوەیی وڵاتەکەەوە هەیە.